ئەم مامەلە ساڵی 1970 تەسیس کرا ینی دامەزرا بەردی بناقی دانراوە ساڵی 1970 تەواو بووە 1970 بۆ 1970 تێست بوو ئەو ساڵە ئیتر لە 1970 و ئیشی کردووە هەتا 2008 بەشی تەسمیمان هەبوو لێرە ئەوان تەسمیمیان دانا و بەشی پلاندانانمان هەبوو ئەوانە پیلان و تەسمیان بۆ دانا و ئەوانە ئیشەکانیانە کرد مەسەن ئەم ساڵێک چۆن جۆر قوماش لە بازارە نەوعێتی چاکەت پانتۆڵ قەمیس دزداشە هەبووە ئەو مۆدلیانە خستە بازارەوە لەسەر بوردە یعنی لەسەر دیزاینەکانمان زۆر باش بوو ینی شتی باشمان کوالیتیشی باش بوو ئەو کاتە فرۆشێکی باشیە بوو من ساڵی 1995 لێرە تاعین بوو هەتا ئێستا ماوەتەوە لێرە ئەو کاتی من تاعین بووم لێرە تقریبی ئێرە 600 مۆزەفی هەبوو 600 بۆ 650 مۆزەفی هەبوو ئەکسەرێتی کچ و ژن بوون لە 2 دەی 1984 ئەو کاتە تەعین مرکزی بوو لەم کارگەیە تەعین بووین لە بیدایەتا کە من هاتم من خۆم خەریجی مەعهەدی تەکنەلۆجی کەرکووکم بەشی ئامێرەکان لە بەشی سیانە دەوامم کرد کە هاتینە ئێرە ئێمە لێرە پێش ئەوەی ئێمە دەستکەین بە ئیش ستافێکی ئەڵەمانی لێبوو ئەمانە عایدی مەکائینەکان بوون هەرچی فەنیەکانی ئەم کارگەیە بوو ئەوەی کە لە مەکائینی ئینتاجیا ئیشی بکردایە من و ستافێک بووین مەجموعەیە کارمەندی سیانی مەکائینی ئینتاجیان پێوتین لێرە خەبیرێک هەبوو تەدریبی مەکینەکانی پێکردین چۆنیەتی ئیشکردنی مەکینەکە سیانی مەکینەکە کەفائی مەکینەکە تەدریبی بە پێی جۆری مەکینەکان پێ ئەکردین مەکینەکانی خەیاتی ئێمە کە لەم کارگەیە ئیشیە کرد 387 مەکینەی ئاعتیادی بوو ئەم مەکینە ئاعتیادیانە هەمووی یەک نەوع نەبوو مەسەلەن 480 تیا بوو بە ڕقم 483 مان هەبوو 487 مان هەبوو بە هەمووی 387 مەکینە بوو هەر نەوع مەکینە ئیشێکی تایبەتی هەبوو لە بیدای ساڵە جەماعەتێکی یوغۆسلافیمان لەگەڵا بوو ئەم جەماعەتی یوغۆسلافیە هەر یەکە ئیشرافی خەتێکیە کرد لە بەشی تەسمیمەوانێ مدیرێکیان لەگەڵا بوو مصەمیمیان هەبوو نموزەجەکەیان ئەدووری حازریانە کرد ئەهات لە بەشی ئینتاجە بڵین ئیتر ئەو عەدەدە زۆری کە داوایان کردە جاری وا بوو مەسەلەنیان و 1000 دزداشەمان بۆ بدورن ئەبوایە ئەو 1000 دزداشەیە عینەن ئەو مۆدێلە بوایە کە لە تەسمیم موافقەتی لەسەر کرا بوو بۆ ئەوەی بزانێ ئەمە تر بەجیهەت بۆ فرۆشتن بۆ داواکردن دوای ئەوە کاتێک ئێمە شتانەمانە کرد زۆر هەرزان بوو شەڕ بوو لەسەری ڕابێ عن هەموو محافەزەکانی عێراق ئێمە تەجهیزمانەکردن دوای 2 ساڵ لە ئەخیرە ئەو بەرهەمە تەواو ئەبوو کارمەندێکی کۆنتڕۆلی جۆرمان هەبوو سەیری ئەکرد بزانێ ئەم بەرهەمە هیچی هەڵنەوەشاوە درومانەکانی ڕێکە بڵین نەفسی ئەو شتەیە کە داوا کراوە دووراوە ئەویش سڵەیتەرەی خۆیە کرد سەیری ئەکرد و دوایی ئەکرا بە ستاندێکەوانێ بە پێی عەدەد ئەمانە بە بەشی ئوتو لە بەشی ئوتوشە عینەن شت بە زیمەت وەرەگیرە لەوێ مەرحەلەی ئوتوەکەی بۆ تەواوەکرا لە دوای ئوتوانێ ئەدرا بە بەشی مەخزەنی جاهیزە لە مەخزەنی جاهیزەش ئەویش هەر بە ئیستیلام و تەسلیم بوو وەرەگیرا و لەوێ تەغلیفەکرا و خرایە ئەو کارتۆن وشتانی کە حازر ئەکرا و بۆ گواستنەوە بەسەر شارەکانی کە داوایانە کرد زیاترین بەرهەم لە ساڵی 1970 بۆ 1990 بوو پێش ئینتیفاضە تقریبا نەگەشتە 5000 قطعە لە ڕۆژێکە
لە دوای ڕاپەڕینە پیرۆزەکەی ملەتی کوردەوە ئەم کارگەیە فترێک توانی ئیش بکە. ئەو فترێک کە ئیشە کرد جلوبەرگی بۆ خەستەخانە و بۆ قوتابخانەکان و بۆ هەندێک جار بۆ پێشمەرگە و ئەوانە دروستە کرد. دوایی ئەوە فکرێەوە هاتە پێشەوە کە بدرێ بە کەرتی تایبەت کە درا بە کەرتی تایبەت ئەو کاتە ئەوش هەر بە ئومێدی ئەوە بڵێن خاوەنی کۆمپانیا وەریگرت کە بتوانێت گەشە بە ئامێرەکان بکات و ئامێری زیاتر بێنێ و متەتەورتر بێنێ بۆ ئەوی بتوانێت عقد بکە لەگەڵ وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ و ئەوانەیە بتوانێت ئەو جلوبەرگا ئەوان ئامادەی بکەن و بۆی هەم بازاڕیان هەبێ و هەم هەلێکی کاریش بڕەخسێنن بۆ خەڵکێکە بتوانێت لەوێ ئیش بکات. بەڵام بەداخەوە ئەو بڕگەیە جێبەجێ نەکرا، ینی نە وەزارەتی ناوخۆ نە وەزارەتی پێشمەرگە نە هیچ وەزارەتێکی کە وەکو پەروەردەوانە هیچ عقدێکیان لەگەڵم کۆمپانیا نەکرد. کۆمپانیا فترێکی کەم ئیشی کرد، پاشەوە تووشی زەرەروزیان بوو چکە بەرهەمەکەی لە بازار ڕساغ نەبووەوە بە تایبەتی ئەو کرانەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق بە ڕووی کاڵای بیانیە کە ئەمانیان نەتوانی بەو تێچوەی کە هەیەە بتوانن بەرەنگاری ئەو نرخەکەمە بنەوە کە لە بازارەکان هەیە. متو هەر سۆندەکەی بەدەستەوەیە خالیدیان لە چی وەڵا قەماچکم کاکەنا وەکو کاردەوای بەساقە چۆری باشی لە چی باشی من و خالد تەمەنێکە بێکەوەینەوە وەکو کاردی کوڕم سەیرێکە ماتیادی معاناتەکانمانەمی بێکەوە بوو حیفێن معمەلە جوانە ئاوای دیارتەوە. هەشتی حوتی 2000 بووم بە بەڕێوەبەری کارگەی جلوبەرگی ئامادەکرا وەکو هەر کارگەیەکی تر سەر بە وەزارەتی پیشەسازی عێراق بوو. اعتیادی ئەو وەختە هەموو کارگەکان هەمی سەر بە وەزارەتی پیشەسازی بوو. ئەم وەزارەتەش لە چەند منشەیەک پێکهاتە بوو، مەسەلا منشأ العامة للزيوت النباتية أو المواد الغذائية والرون وأمانة، أمانيش سەر بە والمنشأ العامة للخياطة. خياطة يعني برق درونة اعتيادي. ئەم کارگەش تابع بەوە بووە سێ کارگەی زۆر گەورە ئەو کاتە لە هەشتاکانە لە عێراقا هەبووە. یەکێکیان کارگەی جلوبەرگی مناڵان بووە کە پێیان تۆ معمل الألبسة الولادية الجاهزة لە مووسڵ بووە. کارگەیەکی تر معمل الألبسة الرجالية ئەوە لە نەجەف بووە، قاتی پیاوانیان درووە. ئەم کارگەش ساڵی 1980 لە سلەیمانی دروست کراوە وەکو معمل الألبسة النسائية الجاهزة، ینی کارگەی جلوبەرگی ژنانی ئامادەکراوە. سەرەتا ئەم کارگەیە کە لە 1980 دەستیان پێ کردووە، کارگەیەکی ئەڵمانیە شەرکەی دیلۆکس کردوێتی هەمووی، ڕووبەرێکی گەورەی هەیە 18,000 مەتر دووجایە. کە دەستپێەکە بریتە بە بەرهەمەکان زیاتر لە جلی ژنانە. جلی ژنانی تێەکەوێ وەکو خۆمانەڕین دیزداشە ئەو ساقاتیشان هەبووە تەنورە و چاکەت و قەمیس و ئەم جۆرەشتانە. ئەم بەرهەمانەیان کردووە بەرهەمێکی زۆر باشیان هەبووە کە کەمتر نەبووە لە 5,000 پارچە لە ڕۆژێکە. 5,000 پارچە لە ڕۆژێکە بۆ کارگەیەکی وەکو کارگەی جلوبەرگ زۆر بوو ئەو کاتە لە هەشتاکانە و لە ناو سلەیمانیە بەرهەمێکی زۆر باش بووە.
زۆر کەس توانیوێتی کە سوود لەو بەرهەمە وەربگرێت. ئێمە وا بەو پلانە ئیشمانە کرد لە هاوینە جلی زستانەمانە دووری بۆی حاضر بێ بۆ فەسڵەکە لە زستانە جلی هاوینەمانە دووری بۆ ئەوەی حاضر بێ ئیتر تەختیتێکی زۆر زۆر جوان پلانێکی جوانی تیا بوو هیچ خەتێک نەئەوەستا ئەمەە کەرەسەمان هەبوو شتەکان باش بوو یعنی جاری وا هەبوو هێشتا مۆدیلەکە تەواو نەبوو لە خەتا من خەتی مۆدیلی تازەم ئیدخالەکە پێی بەڵام دوای ئەوە ئەم قماشە باش و ئەم مۆدیلە و ئەم شتە باشانەمان نەما بەڕاستی وای لێ هاو بە تۆپ قماشمانە کڕی لە بازار اینجا ئەو قماشی ئەو کاتە زۆری فەرق بوو لەگەڵ ئستێرادەکانی خارجە. هەموو هەوڵێکم ئەوە بوو لەگەڵ بەڕێوەبەری کارگا کە بتوانین ئێمە معمەلەکە نەکەوێت هەر بمێنێتەوە هیچ نەبێ ئەو کارمەندانە بگرێتە خۆی کە ژمارەیان گەیشتە 900 کەس زیاتریش ئەنجا ئەمانە زۆربەی زۆریشی ژن بوو ئەم ژنانە خوشکی شەهیدی تیا بوو ژنی شەهیدی تیا بوو خەڵکی کەیتیا بوو ئەتیادی کە هەر لەوێ تەعین بوو ئەمانە هەموو پێویستیان بە موچە بوو لەبەرەوە ئەمانویست بە هەموو جۆرێ معمەلەکە نەکەوێت هەر بەردەوام بێ لە کارکردنی خۆیان هەتا بۆ ئەو شتانە بۆ ئەوی ئێمە وەکو هاندەرێک وەکو قازانجێک وەکو دەرمایەک بگەڕێنینەوە بۆ معمەل پارێکمان دەستکەوێت بۆ کارگەکە چیمان کرد لەو ساڵانە لە تقریبن 96 بە دواوە دەستمان کرد کە بەوەی ڕەنگە ئێوەش بیستی بێتان و بزانن بە قستی ماڵانە جلوبەرگمانە کرد بۆ فەرمانبەرەکانی فەرمانگەکانی حکوومەت ئەوە شتێکی باش بوو. شتێکی ترمان کرد ئەویش ئەوە بوو کە بەرگدووی پیاومان هەبوو وتیان ئێمە چاکەت پانتۆڵ ئەدروین وتمان هەر کەسی ئارەزووی هەیە ئەتوانێت بێت قماشمان هەیە قماشەکە هەڵبژێرێ بە پێی قیاسی خۆی ئەتوانێت لە کارگە بۆی بدرون ئەهاتن قماشەکەیان هەڵەبژار ئەمان ناردن بۆ بەشی تەسمی ینی دیزاینەری لێ بوو ئەوانە قیاسەکانیان وەرەگرتن بە تەواوەتی کە وەریانەگرت قاتەکانیان بۆ ئەدرون فۆرمێکی تایبەت هەبوو وی کە جلی بدروە لێ بە تایبەتی ئەی ئەهاتن مۆزەفەکان ئەهاتن ڕئیس دائیرە ئەهات حاکم ئەهات بۆ هەمویانمان درۆ هینیان نەکرد بە پێی قیاسی خۆیان ئەیان کڕی بۆیان ئەدورە ئەو فۆرمەیان پڕەکردەوە چەندی تێچووە کولفەکان و ئەمانە ئەیان لێنایە بۆ من ئیمزام لەسەرەکرد ئەم نەر بۆ حسابات پارەکەی لێوەرەگرتن. ئەمە بەشی خۆیەتیە ئیزبارەکانی هەموو لە شوێنی خۆی ماوە ئەمە تا ئەمە فایلەکانن ئەمەش کۆمەڵە فایلی تر لێرەیە ئیزبارەن ئەم ئیزبارەیە ئەمە دامەزراندنی 2006 و 2007 هەمووی تۆزە بەداخەوە ئەم معاملە ئەوەی بەسەرهاتووە کارگەی ئەلبیسا ئەجیزەکانی قورس نین مەکینەی خەیاتیە ئەتوانی بیگۆڕی وە گۆڕاویشە تقریبان زیاد لە 100 مەکینەی تازەی تیادانراوە وە زۆر مکلیفیش نییە یعنی ئەو مەکینانە ئەگەر هەمووشی بگۆڕی مکلیف نییە چونکە مەسلەی دوورمان کولفەیەکی وانە بۆ هیچ سەرمایەدارێک ئەجیزەی زۆر قورسیتیانە هەموو خزمەت گوزارەکانی ئیشەکە لە ساردکەرەوە لە گەرمکەرەوە قاعەکانی مەزبوطن لەوانەیە تۆزێک بەهۆیەوەی چەند ساڵێکە کە نەحکومەتی تایە و نەخاون پرۆژەی تایە تەعمیراتێکی بەسیتی بێ وەکو بینا و هەموو بینایەکە بێ چاکسازی تیا بکرێ ساڵانە هەنی بە قەنەعەتی من ئەگەر کەسێک بتوانێ عقد بکا لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆوانە زۆر بە ئاسانی ئەتوانێ ئەو کارگەیە بەگەڕ بخاتەوە.
من یەگڕ ئەمەیە ئەگەر بخرێتەوە گەڕ ئەم معمەلە بەس جل بۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ تربیە سەحە بدوورێ پێویستی بە بازاری دەرەوە نابێ یعنی بۆ ئەم چوار وەزارەتەی بدوورێ مەسەن پێشمەرگە ساڵی 2 قاتێوێ ناوخۆ ساڵی 2 قاتێوێ تربیە ساڵی قاتێکێ بۆ تەلەبە هەمووی سەحەش بە ئام ڕۆژانە ئیشی هەیە یعنی ئەگەر ئەم چوار وەزارەتە بێن لەم معمەلە شتەکانیان بکڕن پێویستی بە بازاری دەرەوە نابێت پێویستیش بەوە نابێت کاڵاکانی بخاتە بازارەوە هەر فریای ئەم چوار وەزارەتە ئاکەوێت ئەگەر بشکەوێت جا دووەم 600 کرێکار نانی لێخواتەوە مەسەن مەطعەم و پاس و هێنان و حرەکەیەکی تێکەوێتەوە و ئەو پارێشی کەل بۆ وەزارەتی ناوخۆ پێشمەرگە لە دەرەوە جلی پێکردن بۆ پێشمەرگە بۆ ناوخۆ یەتەوە ناوخۆ یعنی هەناو دایرەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەخولێتەوە ئەو پارەیە هەموو شتەکان وەکو خۆی ماوە مەکاینەکان ماوە چلێن ماوە بۆیلەر ماوە بەشی بڕین ماوە بەشی تەرقیم ماوە تەسمیم فۆتۆ بەشی ئیدارە هەمووی ماوە کەوی ماوە هەموو شتەکانی وەکو خۆی ماون ئامادەی بەس سیانەیەکی و پاکردنەوەکی ناو مەعمەلێ و هیچی تر یعنی ئەوە کولفەی نییە یعنی ئەم مەعمەلە بڵی کەوت پێت و هەڵی سێنیتەوە و موادی دەکی بۆ بێنی خۆی موادەکانی هەیە مەکاینەکانی هەیە تا ئێستا هیچ لە یازار بەڵێ بۆ ئەلبیسە من پێ دەڵم ئێستا ژێکێکە لە پرۆژە گەورەکان لە ناوچەکەیە لە ڕووی دیزاین و تەسمیم و بینا و قاعاتی ئینتاجەکانی و مەخزنەکانی و خزمەت گوزاریەکانی و باخ و جادە و شتەکانی یەکێکە لە پرۆژە ناوازەکان لە ناوچەکەیە ئەکرێ بە شێوەیەکیش بخرێتە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە خۆی قوماش بکڕێ و خۆی خەیات دابنێ و خۆی ئیشەکانی خۆی بکە ئەکرێ بەو شێوێژەکرێ هەیە لە ئەو ئینە هەیە لە سووریا هەیە ئەو جۆرە ئیشە لە مەسر هەیە یعنی هەندێک پرۆژە هەیە کە سەر بە وەزارەتی دیفاع خۆیان ڕاستەوخۆ سوودی لێ وەرەگرن و پارێشیان بۆ ئەمێنێتەوە و قازانجی شیریەکە بەڕاستی زۆر خەفەتبار بووم کە کارگەی جلوبەرگم دی چونکە زۆر پیس بوو زۆر کاول کرا بوو قفڵەگرا بوو ئەڵێ هەموو دیوارەکانی برینار بووە ئێستا وا بزانم ئەڵێ لێشیان ڕوخانۆیەک دوو مەغزەریان ڕوخانەوە یعنی نەپارێزراوە وەکو خۆی بینایەکی تۆکمەی وا چاک لەوانەیە سوودی هەبوایە بکرێ بە کارگەیەکی تر وڵا ئەم مەعمەلە نەک بۆ من ئەو مۆزەفانەی کەشی لێرە بوون لە هەشتاکانەوە دوامێتیا کردو ئێستاش کەیان دڵیان پڕە بێ هەڵبەت شتێکی ناخۆشە گەوای لێ بێت مەعمەلێکی جوانە وەختی خۆی کە کراوە لە ساڵی هەشتاکانە بۆ خەڵکی سلێمانی کراوە خۆشیشە هەر وەکو ڕەمزێک بۆ خەڵکی سلێمانی بمێنێتەوە ئەم مەعمەلە بەداخەوانێ کارمەندەکان کە زۆر هیلاک بوون ئەوانەی کە هێزی کاری ئەم کارگەیە بوون ئیهمال کرا بەڕاستی هەمووی بێکار مایەوانی و لە دائیرەکانە تەوزیعیان کردن کتابون زۆرینەیان ئێستاش بوون بە کارگوزار هەروەڵا زۆرمان پێ ناخۆش بوو کە یەکەم جار کە ئاوا هەمووی بەڕاستی دەربەدەر بووین دەربەدەری دائیرەکان بووین تقریباً 10 ساڵە نهاتوومەتەوە لە 2009 ڕۆشتم ئێستا 19 وەڵاهی ناخۆشە خراپەیە نازام هەستێکی ناخۆشە جاران کە هاتی حەیەوێتێکی تیا بوو ئەو خەڵکە هەمووی جوڵەیەک بوو نەوعی بوو لە جوڵە مێرولانە ئیشیانە کرد بەس ئێستا هیچی تیان ناخۆش